ئینسانی مسلمان لەم ژیانە کە ئەژێ تووشی دەیەها کاروبار دێت کە سەرنجامەکەی نادیارە. ئیتر هەر لە شتە وردەکانەوە حتا ئەگاتە شتە زۆر گەورەکانی ژیانت. دوودڵی نازانی کامیان بکەی. لەو حاڵەتە خۆشەویستەکانم لە حاڵەتی دوودڵیە لە کردنی کارەکانە و نەکردنیە، لە ئەنجامدانی شتێک لە ژیانتا، بڕیارێک کە ئەتەوێ بیدەی لە ژیانتا یان نەیدەی، لەو حاڵەتانە بۆ حاڵەتێکی لەو شێوازانە خوای تەعالا عیبادەتێکی زۆر پیرۆزی داناوە، زۆر مبارەکی داناوە. هەندێک لە مسلمانان بەڕاستی ئیهمالیان کردو و لە بیریان چووە. ئەویش بریتیە لە نوێژی ئیستیخارە. ئیستیخارە خۆی بۆ خۆی یعنی چی؟ یعنی داوا لە خوای پەروەردگار ئەکەی کە مەسئلەیەک هەیە لە ژیانتا تۆ نازانی خێری تایە بیکەی یان نەیکەی، بڕیاری لەسەر بدەی خێری تایە یان نەیدەی خێری تایە، تۆ سەرئەنجامی ئەوە ئەدەی بەدەستی خوای پەروەردگار. یعنی تطلب الخيرة من رب العالمين. داوا ئەکەی خوا ئەم مەوزوعەت بۆ یەکلا بکاتەوە. یعنی داوا لە خوای پەروەردگار ئەکەی، چونکە خوایەک زانایە بە هەموو شتەکان، ئەوەی ڕوویدا، ئەوەی ئێستا ڕۆدا، ئەوەی لە پاشە ڕۆژ و لە داهاتووە ڕۆدا، خوای گەورە زانایە پێی، تۆ نەزانی. ئەسڵەن زۆرێک لە ڕابردوو نازانی، زۆرێک لە ئێسەش کە تایە ئەژێی نازانی، ئەوە داهاتوو هەر نازانی. ئەگەر کەسێک قسەیە بکا و بەیانی دەرکەوێ، زۆر جار وەسفێ دەنەوە، مەدحێکەن، دەبەرەوەی عاقیبەتی شتەکان نادیارە. بەڵام ئەوە لە لای خوای تەعالا بە پێچەوانەوەیە. خوای تەعالا هەموو شتەکان ئەزانی، ئەوەی ڕابردووە، ئەوەی ئێستاش، ئەوەی داهاتووش. بۆیە خوای گەورە باشترین زاتێکە کە تۆ تەسلیمی ببی و کارەکانتی تەسلیم بکەی. و تواناشت محددە، تۆ سنووردارە، تواناکانت حەدێکی هەیە. تۆ ناتوانانی شتێ ڕوویدا تازە بیگۆڕی. تەنانەت لەسەر ئەوەی کە ئێسش لە ناوێ ئەژەی هەر دەسڵاتت نییە زۆر جار، چجا ئەوەی کە لە داهاتووە دێ. بەڵام خوای پەروەردگار توانای بەسەر هەموو شتەکانە هەیە، ئەوەی ڕابردوو، ئەوەی ئێستا، ئەوەی داهاتوو کەوابوو. باشترین زاتێک کە تۆ تەسلیمی ببی و بەشێکیشە ئەمە لە عەقیدە، طبعاً برا بەڕێزەکانم، بەشێکی گەورەیە لە عەقیدە. مەسئلەی ئیستیخارە مەسئلەیەکی گرنگە کە تۆ باوەڕت بە توانایی خوای پەروەردگار هەیە، باوەڕت بە علم و زانستی خوای پەروەردگار هەیە. بەشێکە لە باوەڕبوون بە قەزا و قەدەری خوای پەروەردگار کە تۆ تەسلیمی قەدەری خوای پەروەردگارە بی. ئەمەش مەسئلەیەکە زۆر زۆر گرنگە و پێویستە ئێمەی مسلمان بیزانی و پێویستە لە ژیانمانە جێبەجێی بکەین. فەرمون با پێکەوە بچینە خزمەتی ئەم فەرمایشتەی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم کە جابری کوڕی عەبدوڵڵا بۆمان یەگێڕێتەوە، كوا أفرمي: كان رسول الله صلى الله عليه وسلم يعلمنا الاستخارة في الأمور كلها كما يعلمنا السورة من القرآن. پیغمبری خوشویستمان صلى الله عليه وسلم فێری استخارە کردنی ئەکردین، داوای هەڵبژاردن لە خوا
استخارە وتمان داوای ئەوە ئەکەی کە خوا شتەکانت بۆ یەک لاکاتەوە. پێغەمبەری خوا فێری ئەکردین کە ئێمە استخارە بکەین لە هەموو کاروبارەکانمانە. براینە لە هەموو کاروبارەکانمانە في الأمور كلها. سیرکەن ئایا ئێمە وای ئێمە چەندێک ئەمە جێبەجێەکەین. كما يعلمنا السورة من القرآن. چۆن سورەتێکی لە قورآن فێرە کردین؟ الله أكبر. يعني وەکو سورەتەکانی قورآن استخارەی فێر سەحابا کرد. بەڵێ چۆن الحمد لله فێرە کردن، چۆن قل هو الله أحد فێرە کردن، ئاوا فێریشیە کردن، چۆن استخارە بکەن. سبحان الله. چەند کەس ئەیکا، چەند کەس کردوێتی. زۆر گرنگە برا بەڕێزەکە و پێویستە ئێمە بیزانین. پێغەمبەری خوا ئەی فەرموو صلی الله عليه وسلم، ئەوە طبعا فەرمایشتی جابر بوو هەتا گەیشتینە ئەوەی کە ئەفەرمێ یەقول پێغەمبەری خوا ئەی فەرموو إذا هم أحدكم بالأمر فليركع ركعتين من غير الفريضة. ئەگەر کەسێک لە ئێوە شتێک هاتە دڵیا بیکە، ئەیویست شتێ بکە، نەی ئەزانی بیکە باشە نەیان نەیکە، بڕیار لەسەری بدا باشە یان نەیدا. فليركع ركعتين، با دوو ڕکات نوێژ بکە من غير الفريضة، بس نوێژی فەرز نەبێ، يعني تەنانەت سنەتەکانیش ئەتوانی بیکەی بە استیخارە، يعني دوو ڕکات سنەت بکات ئەگەر هەر نیەتی ئیستیخارەکە بێ لە نوێژەکەەوە باشتر. ئەرگینە ئەتوانێ نوێژی تەحیی مزگەوت بکا بە ئیستیخارە، ئەتوانێ نوێژی دەستنوێژ بکا بە ئیستیخارە، بەڵام ئەگەر وەجیا بیکەی باشترە. یعنی وەجیا هەر هاتی دەستنوێژێ بگرە و نیەتت ئەوە بێ دوو ڕکات نوێژ بکەی، نیەتت ئیستیخارەکە بێ، ئەوە باشترە. ثم ليقل، ئەمجا دوای ئەوەی کە نوێژە سنەتەکەی کرد، طبعا زانایانمان ئایا ئەڵێن ئایا هەر لە ناو نوێژەکەیە نەناو نوێژە سنەتەکەیە دوای ئەوەی تەحیاتەکە تەواوەکە بەر لە سەلامدانەوە دوعاکە ئەکا ئەم دوعایە کە ئەیڵێن، یان ئەی خاتە دوای سەلامدانەوە. ظاهیری حەدیسەکە یعنی دوای سەلامدانەوە، چونکە ثمەی تایە، ثمە یعنی دوای ئەوە نوێژەکەت تەواو کرد، دوو ڕکاتەکەت تەواو کرد، ظاهیرەکەی وایە. طبعا عولەما خلافیان هەیە، بەڵام ظاهیر ئەوە باشترە کە دوو ڕکاتە سنەتەکە بکەی دوای ئەوەی سەلامت داوە. ثم ليقل، ئەم جا ئەم دوعایە بکەی، ئەم جا ئەم دوعایە بکەی. دوعاکە چییە؟ بڵێ اللهم، هیچ بێتاقەت مە بنەوانەی کە عەرەبی نازانن و نازان ئەم دوعایە بکەن. طبعا مەجالی تایە، دوعاکە ئەتوانی بە کوردی بیڵێ، ئەتوانی کتابێک یا وەرەقەیەک لە بەردەم تا نووسرا بێت بیخوێنیتەوە، بەڵام لی تێ بگەی معناکەی چییە، یان ئەتوانی کەسێک بۆتی بێڵێت و تو لە دوایەوە بیڵێیتەوە، هیچ کێشەیەکی تیان نییە. مهم ئەوەیە تۆ معنای ئەم دوعایە لەگەڵ خوایە باس بکەی. معناکەی ئێستا ئێمە عەرەبەکەی ئەڵێن، دوایەوە کوردیەکەیشی بۆ جەنابتان ڕوونەکەیتەوە ئەکەینەوە. بڵێ اللهم إني أستخيرك بعلمك وأستقدرك بقدرتك وأسألك من فضلك العظيم فإنك تقدر ولا أقدر وتعلم ولا أعلم وأنت علام الغيوب. اللهم إن كنت تعلم أن هذا الأمر لبين قوسك ناوي اشتكيشي أبا ويسمي حاجته خير لي في ديني ومعاشي ومعادي، يان أتواني بلي عاجل أمري أو آجله، يعني حسب حديثك صحابك يا متردد بآية بيغمر فرميتي عاقبي أمر ياوتيتي عاجل أمري أو آجله فاقدره لي ويسره لي ثم بارك لي فيه. اللهم إن كنت تعلم أن هذا الأمر، يعني ناوي اشتكهم أبا ويسمي حاجته، شر لي في ديني ومعاشي وعاقبة أمري فاصرفه عني واصرفني عنه وأقدر لي الخير حيث كان ثم رضني به. بكردي دعاء أوي دور كات السنة تكتكي
طبعا زانایان من أفرمن عينا شروط دعاء تيايا أما عينا دست برزكيتوا كدست برزوكرنوا ولا دعاء إيش كلا سنة زور قرنجا كان وأسبابك الأسباب ورقرتني دعاء دست برزكيتوا علي دعاء حمد وسناي خواي پروردگار وصلوات لسر پیغمبر صلى الله عليه وسلم أمانش هموي أسبابي ورقرتي دعاء أم جاء علي اللهم يا ربي خواي من سرپشکی ئەم کارەی خۆم ئەدەمە دەستی تۆ اللهم إني أستخيرك بەوەی کە تۆ زانای من نەزانم بەوەی کە تۆ بە توانای خوایە توانایی ئەم ئیشە ئەدەمە دەستی تۆ من بەخوا بێدەسڵات و بێتوانام ئەگەر تۆ یارمەتیم نەدەی و تۆ زانای بە هەموو پەنهانیەکان بە هەموو شتەکان خوایە پەروەردەگاری من ئەگەر ئەزانی ئەم کارە ناوی کارەکەتیش بێنە ژنهێنان تەلاقدانی خێزانت ئیشێکە و پیشەیەکە ئەتەوێ بیکەی کڕینی سیارەیەکە کڕینی خانوویەکە فرۆشتنی سیارەیەکە فرۆشتنی خانوویەکە هەر کارێک تەنانەت برا خۆشەویستەکانم تەنانەت واللهی کڕینی جووتێ پێڵاو تۆ نعلێ ناکڕی شەحاتێ ناکڕی تەنانەت ئەوە تەنانەت بۆ ئەوەش استیخارە بکەی باش لەوانەیە بڵێ مامۆستا ئاخر بەو دەرەجە براینە سەحابە ئەیان کرد چونکە کێ ئەڵێ ئەو پێڵاوە ئەو شەحاتێ نابێتە هۆی ئەوەی قاچێکی تۆ بشکێ نابێتە هۆی ئەوەی کە تۆ تیا بچیت باشتر وایە ئینسان حتا لە وردە شتەکانیشا استیخارە بکە یا ڕەبی ئەگەر ئەمە خێری تایە بۆ من بۆ دینم بۆ دنیام بۆ پاشە ڕۆژم یا ڕەبی خوایە بۆمی ئاسان بکەی خێری دین و دنیای تێخەی بۆم بموەیتە ملی ئەو خێرەیە ڕازیم کەی بەو خێرە یا ڕەبی ئەگەر ئەزانی ئەم کارە شەڕی تایە بۆ من بۆ دینم بۆ دنیام بۆ پاشە ڕۆژم یا ڕەبی خوایە لێمی دوور خەیتەوە منیش لە ئەو کارە دوور خەیتەوە ئەم جا بمۆی بۆ کارێکی تر کە خێری دین و دنیامی تیابێ و ڕازیشم کەی پێی ئەم دوعایە خۆشەویستەکانم زۆر گرنگە زۆر پێویستە ئێمە بیزانین و بیشیکەین و ڕۆژانە جێبەجێشی بکەین بەڵام ئاگاتان لێی بێ ئەم دوعایە شەرت و شروتی دوعای تایە ئەبێ نانت حەڵاڵ بێ کاتێ دوعاکەی ئەبێ ئینسان هەوڵ بدە کاتێ دوعاکە دڵی لای دوعاکەی بێ ئاخر خەڵکانێک هەیە فێر بوون بەس دوعاکەن بەس ئاگایان نییە چێڵێن هەر ئاگایان لە خۆیان نییە چێڵێن ئەبێ دڵت لای بێ ئەگەر لە کاتێرێکا بیکەی کە دوعاتیایە قبوڵە بێ باشە ئەگەر بە ڕۆژوو بیت چونکە ئینسان لە ڕۆژوان دوعای زیاتر قبوڵە لە کات بانگە دوعاکە بکەی باشە چونکە ئەو کاتە بینی بانگ و قامەت دوعا وەرئەگیرێ لە کاتی شەو نوێژیە و شەو هەڵسی بیکەی بۆ شەو نوێژی ئەو کاتە باشترە یعنی لە کاتە ئەو کاتانەی کە دوعای تایە قبوڵە بێ ئەو کاتانە بیکەی وەکو بڵێی زیاتر احتیمال هەیە گیرا ببێ لە شوێنی وا هەیە تۆ ناتوانی مەجال نییە یا دەستنوێژت نییە یا مەجال نییە نوێژ بکەی و حاڵەتێک شاتەتە بەرەوە ئەبێت و ئیستیخارە بکەی مەسئلەیە کە هاتەتە پێشت ئەبێ ئیستیخارەی بۆ بکەی و مەجالیشی تیان نییە یعنی نوێژ بکەی چی بکەی باشە زانایانمان فەرمویان ئەگە بەس دوعاکەش بکەی دروستە لە حاڵەتێکا تۆ نەتوانی نوێژ بکەی دوعاکە بکە هیچ نەبێ حاڵەتێ پەلە هەیە پەلە شتێکی پەلە دێتە بەردەمت تۆ ناتوانی یا دەستنوێژت نییە یا شوێنەکە گونجاو نییە بۆ نوێژکردن قەینا بەس دوعاکە بکە زانایانمان فەرمویانە هەر باشە ئایا ئیستیخارە ئیلا دوای ئیستیخارەکە ئەبێ ئیلا خەو ببینی هەنێک کەسێ چاوەڕوانی ئەوەیە وەڵی ئیستیخارەم کرد بەس مامۆستا هیچ خەوێکم نەبینی هیچ شتێکم نەبینی ئەیە لە دینە هەیە ئەم شتە ئەگەر خەو ببینی چاکە يعني ئەگەر خەو ببینی خۆ چاکە يعني لەوانەیە جار وایە خوای گەورە ڕەحمت پێ بکە ئەسڵەن خەوێکشی لەگەڵا ببینی بەس يعني ئیستیخارە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی خەوی تیا نەکردووە دڵت مرتاح بوو تەواو
يعني مەسەلەکە لە بین دوو شتایە ئیستیخارەکەی خوا بتخاتە لایەکیانە و ئەوە بکە کە دڵت بۆی چوو لەوانەیە زانایانمان فەرمویانە لە مەسئلەیە کە ئەگەر تو هەر دڵت یەکلا نەبووە چی بکەی باشە هەندێک لە زانایان وتیانە ئیستیخارەکە توانی دووبارە کەیتەوە ئیمام ئەحمەد ئیمام شافعی ئیمام مالک وای وتووە بەس ئیمام ئەبوو حەنیفە وتوێتی یەک جار ئیستیخارە بکە ئیتر هەرچی بکەی ئینشاءالله خێرەکە لەوەیە مەرج نییە دڵت یەکلا بێتەوە خوا برتێ مل کامیانە ئەوە خێرە ئینشاءالله حتى ئەگەر دڵیشت یەکلا نەبووە کامیان خوا خستێ سەریا ئەوە یعنی برتی ئەو ڕێگایە ئەوە ئینشاءالله خێری دین و مادام تۆ داتە دەستی خوای گەورە خێرەکە لەوەیە ئینشاءالله چی لە نوێژەکەیە چی بخوێنی باشە ئەم لەگەڵ فاتحایە چی سوورەتێتر بخوێنی باشە لە سەڵاتی ئیستیخارە سنەت هیچ نەهاتووە هەر سوورەتێ بخوێنی ئەوێت بەس زانایان وتویانە قل هو الله قل يا أيها الكافرون للركعات كما دوای فاتحة بخوێنی وقل هو الله أحدش لركات دوما بخوێنی ئەوە باشترە زانایانمان هەندێکیان وایان فەرمووە برا خۆشەویستەکانم هەندێک لە سەلەف فەرموویانە ما خاب من استخار وما ندم من استشار فەرموویانە قەت سەرشۆڕ نابێ کەسێک کە کارەکانی بێتە دەست خوا استیخارە بکە و قەتیش پەشیمان نابێتەوە کەسێ پرس و ڕاوێژەوە پیاوی زانا و عاقڵ و دانا بکە استخارة واستشارة لآيات قرآن شاخواي تعالى بيكو بستويتي وكو أفرمي وشاورهم في الأمر خواي تعالى أفرمي فإذا عزمت فتوكل على الله تقريبا هر معناه آياتكش هر أوية استخارة واستشارة استخارة أوية إيسا عثمان كرت استشارش أوية الراويش بكي برسورا بكي ببياوي عاقل ببياوي دانا ببياوي زانا طبعا زانا هر علمك هر مسألة طبعا برس بكسيك كي كزانا به لمسألة دينا لمسألة عقيدة وفقه أو مسائلاني كبيوست بدين توا طبعا برس بما مسايكي آينية كي أتشي تلاي باشترين ما مساوكو چون بو دكتور يكت أتشي تلاي باشترين دكتور بو مسألة دينكتش أتشي تلاي باشترين ما مساك كتو دست بيهكا يا أتواني بيوندي بيو بكي برسي بيكي كما مسايك علمي هبه أولا مسائل دينه بلام لمسألة كاني تراهني مسائل يبون من أما برم بو معرض سياريه بكرم أما يبرم بو معرض سياريه بكرم بس هم لقمانا باركم بو دوسيس نوع سيارة أشياء أما بيو أشياء أو بيو أشياء أو بيو خونا يا ما مسايكي آيني بلا ما مسايكي يا زحمد نبي والله نازل من سيارة كم تناري برس بما مسا آينك بكي الروي برس بكابرايك كي كلو وارش عرزايا برسي بيكي أول لويا أول راويش بأوكي أجر مسألة تسر مسألة حلال وحرام ديتو بلا ما مساك مسألة دكتوري الروي برس بمعاون طبيعك كي تشي دكتوري باشا بو تشاو بس كمسألة تسر مسائل دين حمديتو بلا ما مساك بو نمونا معي دم إيشي آية من أتوانم رمضان روجو بقرم يعني يقرم أو برس بدكتورك ناكي راسا برسي بيك آية من شنو تحملكم بس دعاي ديتو ولا ما مساكه برس بما مساعينك أكيد بزان آية دكتورك وايوتو شرعية من يقرم يا نا شرعية آية مسألة كان أبيب إنسان هم استخارج بكاو هم استشارج هر كسي لم دنيايا أو دوشتبك قد خسرناك قد تشبشي ما نابته